اللهم ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك، لا نحصي ثناء عليك أنت كما أثنيت على نفسك. صلى الله وسلم على خاتم الأنبياء والمرسلين وحبيب رب العالمين محمد وآله وصحبه أجمعين. برخصة ما مستخوشويستو برزانا خون بپی خوشحال زانم اوشو لخدمت جنابتان لو أمسية مباركة لو إيوار كورا خواهی گەورە هەموو لایەک موفق بکە هاتنتان ئینشاءڵڵا جێگەی بەرەکەتە. ئەمەوێ بە جەنابتان ڕابگەێنم بزانین ئەو ئومەتە جوانە، ئەو ئومەتە بەهیمەتە، ئەو ئومەتە گەورەیە کە دەیبینن ملیارێک و 600-700 ملیۆن کەسە وها لە بەردەستی هەندێک خەڵکی گچکە و بچووک و بێ ئیمان و بێ باوەڕ بچووک دێتە پێشچاوان سببی چییە و چۆن هەڵدەستێتەوە. هەتا ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم دەستی بە قورئانە گەورەکەی خۆی وەگرتبوو، دەستی بە کەلامی خوا وەگرتبوو، دەستی بە سنەتی پێغەمبەری خوا وەگرتبوو صلی الله عليه وسلم. لە یەکەی ئەو قۆناغانەی کە بەسەری داهاتی ئەو نەکسانەی بەسەریان داهاتیە هەمووی هەتا دەستی پێوەگرتبوو بەرز بووە کە نەکسێک هاتۆتە پێش هەمووی سەبەبی ئەوە بووە کە دەستیان لە قورئانی پیرۆز بەرداوە یان بەطیء بوون، سست بوون لە دینداری خۆیان. بۆیە وەک پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ڕۆژێک دادێ ئێوە وەکو قسعەیەک و خواردنێکتان لێدێ، خەڵک دەورەتان لێدا وەکو خواردنی بەردەم خەڵکێکی برسیتان لێدێ، خەڵک لە هەموو لایەن ڕووتان تێدەکا. جا ئەوەیە شەرحی حەدیثەکە یەکێک ماڵت دەبا، یەکێک نەوتت دەبا، یەکێک دین و ئیمانت دەبا، هەر یەکە شتی خۆی دەبا، ئەوەی لۆی هاتیە. ئێمە وەکو مسلمان وەکو تاک شخصی خۆمان یەکێکە، وەکو عائلە، وەکو حیزب، وەکو جەماعات، وەکو خێزان، وەکو گەورەتر وەکو حکوومەت، وەکو دەسەڵات، وەکو قارە، هەر کاتەچی مسلمانان لە هەر شوێنێکی کۆبوونەوە، جا یەک مسلمان بێ یان سێ مسلمان بن یان زۆر بن، هەر کاتێکی دەستیان لە دینی خوای گەورە بەردا عیزەت لەدەستدەن. کە عیزەتت لەدەستدا وردە وردە بێعیزەت دەبی، بێهیمەت دەبی، ضعیف دەبی. جا ئەوەت بەسەر دێکە ئێستا دەیبینین. جا خۆشەویستان و بەڕێزانم، ئەو زانیمان ئەبینین ئومەت لەو پەڕی ناخۆشیدا، لەو پەڕی عاجزیدا، لەو پەڕی بێهیمەتیدا ئێستاکە. بزانین چۆن ئەو ئومەتە جارێکی دیکە هەڵدەستێتەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ من لم يهتم بأمر المسلمين فليس منهم. بۆیە باسی ئەو مەوضوعی دەکەم. ئەو مەوضوع هەمومانە، ئەو باسە باسی خەمی هەمومانە. ئەگەر ئەوە چارەسەر بوو هەموو شتێک چارەسەر دەبێت. یەکێک دەچێتە لای دکتۆری دەڵێ دکتۆر تام لێ و سرم دێشی و قەڵبم دەلەرزی و بێتاقەتم و چۆکەکانم دێشن و ناتوانم بڕۆم. ئەگەر بچێتە لای مەعاون طبیەکی بەڕێز کەم خیبڕەی هەبێ مەعاون طبیەکە دەرێ باشە ئەو شروع ئەگە گچکەبی دەڵێ ئەو شروع لە بۆ تایە، ئەوەش پارەستۆلە. ئەگەر دکتۆرێک یعنی هیچی گەورەش بدەێ ئەو پارەستۆلە لە بۆ ئەوەکە ئەوەش حەبە لە بۆ تایە، ئەوەش حەبە لە بۆی سەر و دڵ تێک نەچی، ئەوەش بڕێک مقەویە و تۆزێک بڕۆی. ئەوە چ عیلاج نییەوە. عیلاج ئەوەیە بزانی دکتۆری ئەخسایی پسپۆڕ یەکسەر تەماشەت دەکە، دەڵێ کوێت دێشی، تەماشەت دەکات تا هەبوون جسم لەرزین، سەرسوڕان، ئەوانە خۆ نەخۆشی نینە، ئەوانە گڵۆپن وەکو سیارێکە گڵۆپەک پێبوو لە ناو مەچینی مشکلێک هەیە، دەلالەتە و ئینسانە نەخۆشە. ئومەتی ئیسلامی ئەوە مشکلە نە لەوێ نەفتی لە دەستداوە، ئەوە مشکلە نە لەوێ هەموو حدودی درۆی لۆ دیاری کراوە دوو لە ڕووتان. ئەوە مشکلەی بزانین مشکلە ئەساسیەکەی چییە؟ مشکلە ئەساسیەکەی مسلمانان لە هەموو دنیاە بێشوانەتیە. مسلمان شوانیان نەماوە. چۆن کەسێک گورچیلەی تەواو نەبی دکتۆر هەر موسەکیناتی بدەتێت تا گورچیلەکەی دەڕزی. ئینسانی مسلمان دەبێ خەمی ئیسلامی هەبێ، دەبێ خەمی عائیلەی خۆت بخۆی بزانی خەلەلەکە لە شوێ پەیدا بووە کە تەماشای حەلەقاتی تورکی و دۆڵات کراوەکەن. مەسەلەکەوە نییە، مشکلەوە نیە تەلەڤیزیۆنی بشێنی فڕەدەی بیکوژینی، ئەوە مشکلە نیە، ئەو عەقیدەی تێک تۆ دەبی عەقیدەکەی چارەسەر بکەی. کاتێک دەبینی کوڕەکەت نوێژی بەیانی ناکە و تەرکە نوێژی تەرکردووە، من دەیناسم 10 ساڵە یەک نوێژیشی لە مزگەوتی جومعی نەچووە، زۆر ملتەزیمیشە، هەموو شەوێ سوورەتی واقعەش دەخوێنی، زۆر بەدینیشە دەڵێ نوێژی سبەینان بە تەرکە ناکەم. بۆ ناکەی؟ دڵ وڵاتە سعات 2-3 شەوێ ناخەوم، دوای هەڵناستمەوە. ئەی کەنجی دەکەوە لەگە سەلات الضوحای نوێژەکەم.
يعني صلاة الضحى شكا إيوه كا صلاة الضحى قبولة نوێژی بەیانی نەکەی ئەوە کەنجی دینداریەت نوێژی بەیانی تەرکەی کەواتە ئەوە خەلەلێک لە عەقیدە و بیر و باوەڕی و ئینسانەی دروست بووە تێنەگەیشتە لە دینی خوای گەورە دەبێت تێبگەینی کەواتە خۆشەویستان و بەڕێزانم حاڵی ئومەت تەماشای ئەو شتانەکە یەکەم ئەغلبی لاجئینی عالم ئێستا هەرچی لاجئ هەیە کە داوای لجوئی سیاسی لەو دەوڵەتانە ئەوانەی ئاوارە و پەناهەندە و هەڵدێن لە ١٧٨ مسلمانن یعنی زۆربەی زۆری مسلمانە هەڵدێ لە وڵاتی خۆی هەڵدێ سەبەب چییە خەڵک لۆ لە وڵاتی مسلمانان هەڵدێ لەبەرەوەی وڵاتی مسلمانانیان کردۆتە دۆزەخێک کردۆتیانە برسیستانێک کردۆتیانە شوێ جەنگڵستانێک ژیانی تێدا نەماوە ژیان تێدا ئەستەما کەسێک لە ڕوحی خۆی ئەمین نەبی کەسێک نانی نەبی بخوا کەسێک جسمی ساغ نەبی کەسێک پارەی دا و دەرمانی پێ نەبی دەبێت ڕاکە دەبێت بە دوای ناندا بگەڕێ بە دوای عەدالەتدا بگەڕێ بە دوای شتیوادا بگەڕێ جا مەجبورن ئەوانە داوای لجوئی سیاسی لە دەوڵەتانەکەن حتا دەژبینن پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم أنا بريء ممن يقيم بين المشركين ئەمن بەریمە لەو کەسێ دەچێتە ناو مشریکان دەژی ئەگەر لۆ علمی دەچی قەیدی ناکە ئەگەر لە بۆ کەسابەتێکی ماوەیەکی دەچی لە بۆ تیجارەتێکی قەی ناکە ئەگەر لە بۆ داعوە بانگەوازی دەچی قەی ناکە ئەوانە عولەما و شروطانیان دانێن ئەگینا ئەتوو بچی ژیانێکی اعتیادی لە ئەوروپای بێسەرێ ئەوە دۆخێکی زۆر ناتەندروستە بەنسبەت مسلمانان بەجێهێشتنی وڵاتی خۆت لە بۆ کەسانێکی کە لێ نەگەڕێن تێیدا بژی ئەوە زۆر موسیبەتێکی گەورەیە ئەو خوێنەی بەحری خوێن ڕژاوە لە وڵاتانی مسلمانان بەحرەکانی دنیا و دەریاکانی دنیا پڕبوون لەو خەڵکانێک کەوا ئەڕۆن هاواریان لێ هەڵەستێ و تەلەفۆن بۆ ماڵەواکەن دەڵێن خوا حافزگردنمان ئازاکەنەوە مردین و نەخۆم بین و هەروەها ماڵی مسلمانان هەموو دزرا لە دنیای خۆی شوێنێک لە ئەفریقای دەوڵەمەندتر نیە لەبەر زێڕی ئەو هەموو زێڕە چی لێ هات لە هەموو شوێنان برسیترن کەچی زێر لە هەموو شوێنان لەوێ زیاترە ئێمە لە هەموو شوێنان زیاتر بێنەوتین کەچی نەوت لە دەرەجەیەکی وڵاتانەین کە نەوتیان هەیە و هەروەها کارەساتێکی دیکە بەڕێوەی ئەویش لێک هەڵوەشانەوەی خێزانەکان بڕۆ بەس تەماشای مەحکەمەیکە پیاوی وایە 22 ساڵ خێزان ماڵ و خێزانی پێکەوە ناوە ئێستا لە دەرگەی مەحکەمەینەوە خەریکی ژن تەلاقدانی منداڵەکانیان لە کۆلێژە باڵاکانن طب و هەندەسەن بۆچی ئەوانە پاش 22 ساڵ دەچن خەریکی تەلاقدان و یەکتری تەلاقدان و لێکدی جودابوونەوەن ئیوا هەیە تەمەنی 56 ساڵە دەستیژنی خۆی تەلاقەدا تەلاق ئێستا ڕێژەی تەلاق لە مارەکردنی زیاتر بۆ لە مەحکەمەکان پۆلیسێکە بینی ئەو دەخوای لێ پێوەچەوە هەموو تەلاقە ئەدی کوا مارەکردن دەرەوە لە مارەکردن و دووسێ کەسانە ێژنی مارەکەن ئەو کارەساتێکی گەورەی هەڵوەشانەوەی ئەو خێزانانەی بناغەی دینداری لە ناو خێزانی دروستە بێ ئەگەر خێزان نەما دینداری ناکرێت ئەتۆ نەچێ ماڵێ شوێنێک نەبی ئیسراحەتێدا بکەی نانی بخۆی قورئانە فەرمی لتەسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة إن في ذلك لآيات لقوم يتفكرون ژن نەما خێزان نەما ئەگەر ژن نەبوو ماڵ نابێ منداڵ نابێ میوان نابێ سەکینەت نابێ دڵ ئارامی نابێ ئینسان بە دۆخێکیدا تێدەپەڕێ دەبێ ئەویش سەری خۆی هەڵگری و بڕوە لەو شوێنەی کەواتە ئەوش موسیبەتێکی دیکە موسیبەتێکی دیکە کاتێک ئەو خەڵکێ بینی لە دینی خوای دوورەکەوێتەوە کوڕ هەتا بەیانەن خەریکی تەلەفۆنی کچ هەتا بەیانەن خەریکی تەلەفۆنی ژنی بە مێرد حاشە لە ڕووی ئەو خوشکە بەڕێزانەمان خەریکی تەلەفۆنە پیاوی بەژن خەریکی تەلەفۆن و تەلەفۆنکاری و نامە و نامەکاریە ئەو کارە ساتێکی زۆر گەورەی ئەوە کەوتوتە ناو ئەو میلەتەی یعنی یەکەم جار کە ئەو مێسنجەرە پەیدا بوو گوتنەوە فریە خەڵکێک بە فری لە خەتا گوتیان ئەمریکا ئەو مێسنجەرەی لە حیسابی خۆی کردوتە فریلەوە چەند دەوڵەتێکی فەقیر یعنی ئەوە هێندە بەڕەحمن ئەتۆ لێرە ڕحت بچێشی لەو لاش مێسنجەرت لۆ فری بکە ئەگە مەبەستی ئەوە نەبی عائیلەکان هەڵبوەشێنەوە خەڵک غەریب بۆ لە وڵاتی خۆی خەڵک لێرە هەستێکی خەڵکی ئێرە نییە خەڵکانێکی کە خەڵکی ئێرەن بڕۆ تەماشای مەطعەمی گەورە گەورە و زەخمداندان لێ دەپێچێ و خەڵکێکی غەریبە لە وڵاتان هاتوو لێرە مەطعەمی داناوە لێرە فندقی داناوە لێرە بەنزیخانەی داناوە لێرە ئیشەکە ئەتوو لێرە غەریبی دەبێت بچی شتی لەوی بکڕی ئەوەش کارەساتێکی دیکە و هەروەها تیجارەت لە دنیا لە عەلاقەی بگرە هەتا گەتە کانزا بە نرخەکان مس و سفر و ئەلمنیۆم و فلان و بێن هەمووی گران بووە هەموو شتیان گران کرد لەوەی ئەو میلەتە زۆر مەجبوری فرۆشتنی زۆر شتی بە بەها بێ لە لای خۆی لە پێناو پەیداکردنی پارەی وەک چۆن ئێستا لە سین کەسێکی دەبینی کە بۆ 17 ساڵ دەبێت دەربکرێ لە ماڵی کوڕیان کچی یەک منداڵیان ئەویش دەردەکرد لە ماڵ دەربڕ لە خۆت بەخێوکە دەبێ یان ئیبداعێکی بکە یان دەبێ هەموو تەنازولێکی بکەی لە ژیانی خۆت تا نانێکی پەیدا دەکەی بەس نانی بخۆی والعیاذ بالله کەرامەتی گەنجە کوڕ و کچەکانمان
يعني خەریکە کەرامەتیان دەبێتە شتێکی حاشا یعنی هەرزان لەسەر تەلەڤیزیۆنەکان ئەو هەموو ئافرەتە دێ بە کوردی قسەی بێسەروبەرەکە ئەو قورئانە قساکەن دژمناتی دینی خوای گەوراکەن یعنی شەرەف و کەرامەت خەریکە و وردە هەرزانە بێ لە پێش چاوی خەڵکی وەالعیاذ بالله و هەروەها سزنەکان بەس تەماشای سزنەکان کە تەحەدا ئەکەم سزنێکە بی خەڵکەشی تێدا نەبی لەسەر دینی خوای نەگیرا بێ هەر هەموو سزنەکان خەڵکی تێدا لەسەر دینی خوای گەورە گیراوە ئەوە وتارێکی توندی داوە ئەو وەڵا شتێکی کردووە ئەوە تۆهمەیەکی پێکراوە یعنی هەرچی سجووناتە سجوونە هەرچی سجوونی دنیا هەیە لەو ڕۆژانە کارەساتەکەم دیت لە میسر پیاوێکی بە تەمەنی 87 ساڵی یەک لە داعیەکانی ئیخوان المسلمین هەرچی حەبوو دەرمانە لێیان سندووە کابرایەکە ناتوانانی قسان بکە بە سزمانی دەڵێ وەڵڵاهی لە حاڵێکی دامە لە سزنێکی 1 مەتر بە 1 مەتر ئەمرم ناژیم تەمە ناکەم بەمرم لێرە بێمە دەرەوە ئێستا ئەو دەقیقەی تێدا ئاژین ئێستا هەیە لە بەرنینەوەکەکانی هاوارەکە و ئەگریێ ئیوا هەیە ئێستا کە بەدەیان ساڵە ون بووە و بزر بووە و کەس نازانی هەلێکە شوێن بزر بووە یەک جێگاشی دیار نییە نەک لێرە لە هەموو دنیای خوای گەورە شتە هەیە ئەوانە کەوتنی ئومەتن بەڕاستی خۆشەویستان و بەڕێزانم و هەروەها لە هەمووشیان گەورەترین سجن گەورەترین ئەسیر بەیت المەقدسە بەیت المقدس قودس لە دەستی جوولەکەی گەورەترین سزنی مسلمانانە لە ڕوحمان و لە گیانمان و لە عائیلەمان و لە وڵاتمان و لە هەموو دنیامان خۆشتر دەیە بەیت المقدس یەکەم قیبلەی مسلمانانە هەتا ئەوەش نەگەڕێتەوە بەردەستی مسلمانان بە حەیاتی خۆ ئیسلام مسلمان بە عیزەت نابنەوە ئەوانەی مؤرخ نووسیویانە لە ژیان لەوەتەی دنیا هەیە بەیت المقدس نەک پێش پێغمبەری مەحمەد صلی الله علیه و سلم پێشی هەموو پێغمبەرانیش لە پاش حەزرەتی نوحەوە بەیت المقدس لەوەتەی دروست کراوە زمانی سولەیمان و داود و ئانە سەلامی خوا لەسەر بێ لە دەستی چێ بوو بی ئەو سیادەی هەموو عالەمی لەبەردەستی بووە سبحان الله یعنی هەر کاتێک بەیت المقدس لەبەردەستی چێ بوو ئەوە سیادەی هەموو عالەمی لەبەردەستە کەواتە حەرەمەین مەکە و مەدینە کەوتونەتە دەستی چێ کەوتونەتە دەستی کابرایەکی بە کەیفی خۆی ئێستا دوور لە ڕوتان چیشتی پیسی خراب و بێدینی هەیە دەینیتە ناو مەکە و مەدینەی ئەو مەلیکەی سعودی وەلی العهدی سعودی بە کەیفی خۆی ئەوە هەرچی عالمی باشی سعودی هەر هەموو لە سزنەیە هەرچی عالمی گەورەی لە سعودیەی لە مەکە و مەدینە هەمووی لە هەموو شارەکان دیکە سعودیش هەر هەمویان ئللا من ڕەحیمە ڕەبی یەکەی خوا ڕەحمی پێکردبی بەنەوعەچی بە تەویلەچی بە تەوریەچی مامۆستازان تەوریەچیە بە ئەوچی مامی شافعی و لە دەستی حکامان ڕزگار بوو بە تەوریەچی ئەگەرنا هەمووی لە سزنەکانیانە کەواتە خۆشەویستان و بەڕێزانم عیلات چییە؟ عیلات مامۆستا ئەتو بەمە دەرێ عیلات چییە هەندێک فەقیرن یەک لە باتاسێ هاتێک لە خەلیفان هاتێک لە دەوروبەری هاتیات و بەمە دەرێ عیلات چییە؟ عیلات ئەزانن لە دەستەمەیە بەڵێ لە قەدیم ئەو شۆڕشانەی لە کوردستانی کراینا تەماشایان کە بزانە پێشمەرگەکانیان خەڵکی چێ بووینە خەڵکی ناو شارەکان بووینە بە کێکونەستەلەی گەورە بووینە نا هەموو خەڵکی گوندەکان بووینە هەموو دەوروبەری شارەکان بووینە هەموو چاکبوونی هەر وڵاتێکی لە گوندان دەست پێ دەکات ئەبەدەن لە شارە گەورەکان دەست پێ ناکات چونکە شارە گەورەکان ئەبەدەن مەسلحەتی خۆ بە هیچ نادەن کەواتە دەبێت خەڵکی گوندان خەڵکی بەهیمەت خەڵکی سەرما و گەرمادیتە یەکەمین شت بکەن تەوبە بکەن بگەڕێن و لای خوای گەورە تەوبەیەکی نەسوح لۆی خەڵک لەسەر دەستیوان بێتە سەر هیدات دەبێت ئەو ئەولادی خۆ بنێرنە خوێندنێ هەتاوەکو پیاوێکی چەلەنگ و زیرەک و مێرخواز و ڕێکوپێشان لێ دەرسی خزمەتی ئەو دینەی بکە و خزمەتی ئەو میلەتەی بکە هەرچی سەرۆکی ئەو وڵاتانە هەیە لە شەڕ ئەغلەبەی سەتانوهەتی ئیگوندانن هەمووی هاتینە لە گوندان هاتینە شاری دوایە کولیاتی قانون و کولیەکانیان تەواو کردووە ئەو جەبوونێتە پێشەوای خەڵکی کەواتە یەکەم عیلاج لە بۆ هەموو مسلمانان ئەوەیە تەوبەیەکی نەسوح بکەین و بگەڕێن و لای خوای گەورە ئەو ئومەتە ئەو کاتی هەردەستۆ سەرپێیان خەڵکێکی تۆبەکار هەلی بستینیتەوە خەڵکێکی تۆبەکار بچێتەوە مزگەوتەکان نەک خەڵکێک تەوبەی نەکرد بێهێشتە لەگە خوای خۆی ڕاست نەبێ بچێتە سەر مینبەرێ دینی خوای گەورەشی پێ بە عیزەت نەبی کەچی بەخۆشی زۆر خەلەلێکی گەورەی هەبی و قورئانیش فەرمێ ئەتەأمرون الناس بالبر وتنسون أنفسكم وأنتم تتلون الكتاب أفلا تعقلون بە عولەمای جوولەکان فەرمێ ئێوە ئەمر بە خەڵکەکەن کەچی بە خۆتان وێرانن
إيوا لما تقولون ما لا تفعلون بوتي خسيك دكن كسيب خطان زي بدزناكن كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلون يعني أشد بغضا عند الله أن تقولوا ما لا تفعلون زور خداي جورا لو يتوري الرئيس عائليك زغاري ببرزاري وبري بريتا من دار كان خو كرم زغاري مشيشن زور خواي جورا لو كسانة توري باوك بكيف خوي بقري وبصوري لدنيا لدوشتي خراب تساوي شي نبي أولادك كان يشتي خراب نكن هرچەندە ئەولاد دەبێت زۆر وریای خۆیان بن دینی خۆیان بە دینی بابی خۆشیان نەدەن بەڵام دەبێت قودوەی حەسەنە لە ماڵی هەبی خوای گەورە لە قودوەی حەسەنەمان حساب کە یا ڕەبی خوای گەورە لەبارەی تەوبەی ئەفەرمێ ئین ينتهوا يغفر لهم ما قد سلف ئەگەر واز بینن لە گوناه و تاوان خوای گەورە لە ڕابردوویان خۆش دەبی یەکەم ئیستیفادەی تەوبەی ئەوەیە ئازیزانم خدا لە گوناهی ڕابردووت خۆشە بێ بەڵکو يبدل الله سيئاتهم حسنات چەند گوناهت کردی هەمووشت لۆ بە چاکە حساب دەبێت لە هیچ دینێشەوە نییە ئەو دینانەی وەضعی و ئەو دینانەی ناویان لێ ناوە دین و بەرنامە و لە هیچ جێگایەکی ئەو نیە کابرا کە دانیشی واز بینی ڕابردوو خراپەکەی هەموو لەوە بە چاکە حسابی لەکن خوای ئەرحەم الراحمین ئەوێ جەل جەلالوه وئن یعودوا بەڵام ئەگەر بگەڕێنەوە سەر گوناه و تاوانەکان وەکو قەومەکانی پێشان فقد مضت سنة الأولين بەڵێ ئەوەی پێشان بەسەر ئومەتەکان هات هەرچی نەخۆشی و ناخۆشی بەسەر ئێوەش دێت خوای گەورە دەرگای نەخۆشی و ناخۆشیتان لێ دەکاتەوە من أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ژیانێکی ناخۆش دەبەنە سەرێن مامۆستا سەعیدی نەوڕەسی دەڵێ پاشایەک هەبوو دوو باخچەی هەبوون دابوویە دوو کەسان بە ئیجار بانگی هەردووکانی کرد گوتی حەربەکی عالەمی بەڕێوەیە حەزەکەم ئەو دوو باخچانەم تەسلیم کەنەوە هەتا حەربەکە تەواو بی کە حەرب تەواو بوو لە خۆشتان میوەی لێ بخۆن کە حەرب تەواو بوو باخچەکەتان تەسلیمەکەمەوە و یەک و دیاری باشتان دەدەمێ کەیف خۆشتانە اختیاریە یەکیان گوتی ئەمن بخۆم باخچەی خۆم دەپارێزم حەربی عالەمی نارچیە هیچ تەسلیم ناکەمەوە ئەوەی گوتی بەسەر چاوان حەرب دەستی پێکرد حەرب شەڕ لە شەڕی ناخۆشترینە لە دنیاە پەنا بە خوای گەورە وڵاتەمان پارێزی وڵاتی موسڵمانە لە شەڕ و حەربی بپارێزی کە حەرب هات هەرچی باخچەیە هەموو سەرا بن بووی و کابرای ئیدی کەش پاشا پاراستی و هەدیەکی باششی دایە بانگی کابرای پێ کرد تیلۆچە ئەو باخچەیە تەسلیمی من نەکرد تو وەڵا ئاخر پێم وابوو پێمە پارێزرێوانە گوتی پێم نەگوتی پێت ناپارێزرێ و حەربە ئەوە شەڕە دەبینی ئێستا دەبیت جەزاشت بکەم جادە دنیاش ئەو هایە خۆشەویستان دەڵێ ئەو دنیای حەربە دەبێ هەرچی هەیتت هەمووی تەسلیمی خوای گەورە بکەی لە کۆتاییدا خوا بە زیادەت وێداتەوە ئەو پارەی هەتا تەسلیمی خوای گەورەی کە بیکە خێر ئەوەی هەتا لەو دنیای ما عندكم ينفد وما عند الله باق دەڵێ پاشاش تەشبیهەکە بە خوای گەورە جل جلاله ولله المثل الأعلى جا خۆشەویستان خوای گەورە لە قورئانێ فەرمی من عمل صالحا من ذكر أو أنثى هەر کەسێک لە ژن و لە پیاو هیچ فەرقی نییە عملی صالح بکە و تەوبەی بکە و بگەڕێتەوە لای خوای گەورە وهو مؤمن و باوەڕشی هەبی کە ئەو عملەی کە دەیکە خوا ئەجری دەداتەوە فلنحيينه حياة طيبة والله ژیانێکی هەن پاک و خاوێنیان پێ ئەدەم بۆ خۆشی نازانی ئەو خۆشیە و ئەو هەستکردن بە دڵ ئارامیە لە ماڵی لەکوێوە هاتیە ئەو ژن و پیاوەی لە مارێ حدودەکانی خوایە پارێزن لە حدودی خوای لا نادەن والله لە خۆشێکی دانە دڵیان نایە لە لای خەڵکی باس بکەن و داواکاریشم ئەو ژن و پیاوەی ژیانێکی بەختەوەری خۆشیانەیە لە لای عالەمی باسی ژیانی خۆنەکەن لەبەر چاوزارن حتا لە شەریعەتی ئیسلام باش نییە خەونێکی خۆشی بینی لە بۆ خەڵکی بژێڕیەوە لەبەرەوەی خەڵک تەنانەت حەسادەت بە خەونەکەش دەبا جا خۆشەویستان هەتا کەنجی مبارەزەکردن شەڕکردن لەگە خوای والعیاذ بالله گوناهکردن شەڕە دەگە خوای والعیاذ بالله ئەتۆ کە گوناهان دەکەی عزەتی ئومەت لەدەست چووە بە واسطەی تۆ چونکە ئەگەر ئەمە هەموومان ئیسلاح بووین ئێستا چەند کەسین لێرە مەسەلەن 300-400 کەس بین ئەو 300-400 کەسە لۆ کۆڕی دابێ کۆڕێکی دیکە هەبی لێرە مامۆستایەک بێ هەر یەکە یەک نەفەری لەگەر خۆ بینین چەند کەس دەبینە چەند دەبینە 800 ئەو 800ش ئیسلاح بین لۆ خوای بژین تەنها لۆ خوای ئیش بکەین یەک و یەک نەفەریت کە لەگەر خۆ بینێ بیتە 1600 وچی وتارەکانی شێخ عەبدولقادری گەیلانی لێ دێ لە 7 کەسان دەبیتە 7 لە 7 دەبیتە 700 لە 700 دەبیتە 700,000 هەتاوەی لێ دێ لە هیچ جێگاشی جێگامان نابێتەوە معقولە مەجلیسێکی علمی هەبی بە یەکێکی بڵێ حەزەکەم بچین دابنیشین مامۆستایەک ئاەتی قورئان و حەدیث پێغەمبەری خوێندە صلی الله علیه و سلم بڵێ وەڵڵی تاقەتم نییە ئەیخلۆ لۆ تاقەتت نییە لە هیچ شیکم نییە هیچیشی نایە بەس نایە شەیطان زەیەنە لەهم شەیطان و ئەعمالهم شەیطان لێ ناگەڕێەوە ئەگە پێشی بڵێ شەیطان لێت ناگەڕێ هەمان ئەو کەسە مانجی ڕەمەزانی پێ برێ دێ چونکە شەیطان بەسرایەوە مەڕەدەی شەیطان یعنی شەیطانی گەورەکان بەسراینەوە کەواتە خۆشەویستان و بەڕێزانم وەلەنەجزیەنەهم ئەجرەهم بئەحسەنی ما کانوا یعملون خوای گەورە فەرمی ئەجر و پاداشتیان ئەدەینەوە بە جوانترین شێوە دووهەمین حەل و عیلاج لە بۆ هەستانەوەی ئەو ئومەتە کە لەمە ڕادەست پێ بکەوە ئەمە پێمەعنی بین نەک
بڵێ مامۆستا ئەتوو بڵێ دەبینەوەیمان هەبی لەوەی ئیسلام سەرکەویتەوە ئەو ئیشی مەنیە ئەمیش دەزانەوە ئیشی مەنیە گەنجێک زارە چات لە سۆران گەنجێک هاتەکەنە من 2-3 ساڵ پێش ئێستا گوتی پۆلیساری عەدادەیمە ئەتوانم ڕۆبۆتێکی دروستکەم وەکی کەروێشی غار دەتەناو دژمنی بتەقیتەوە ئەتوانم ڕۆبۆتان دروستکەم دروستکەم یان دروست نەکەم گوت بە قوربان دروست مەکە تو سبەینە خۆتە فرۆشی بە ڕۆبۆتەوە پارێکی چاکەکەی و لۆ شتێکی کەشت بەکاردێنن جا شت لەمە دەست پێکە گەرمە هەبین ڕۆبۆتیش هابی نەوەویش هابی هەموو شتێک هابی بەس ئیمان هەبی چونکە ئەگەر نەوەوی کەتە دەستی کەسێکی بێ ئیمان گەورەترین کارە ساتە خوا پەنامان دەیا ڕەبی حەقە نەوەوی هەر لە دەستی عیمران خانی پاکستان و خەڵکانێکی ئیماندار بی لە ئەوەی خەڵک لێیان بترسێ نەک لە دەستی کەسێکی بی خەڵکی مسلمان پێ بدرسینی و فەقیر و فەقاری بێتاوان پێ بکوژی پەنا بەخوای گەورە دووهەمین شت کە ئیسلامی پێ هەڵەستێتەوە مسلمانی پێ هەڵەستن و العلم بأنواعها علم پێم عەجیبە کابرا هەیە 10 کوڕی هەیە 11 کوڕی هەیە ماشەڵڵا 12 کوڕی هەیە یا ڕەبی عومریان درێژ بێ لەسەر عەمەلی ساڵح ئەگەر تەکلیفی لێ بکەی بڵێ کوڕەی خۆت بنێرە فەقیهاتی خوێندنێ مامۆستا وەڵڵاهی باش نییە کوڕی ببی تا عملی شارەوانی ڕێزی عملی شارەوان لەسەر ئەو چاوەی من ببیت لە ناو کۆڵانەکان زبری خاوین کە تۆ زۆر پێی باشتر لەوەی بیتە فەقیهێک ببیتە عالمێک سوبحان الله ئەدی ئەوە فێڵ نییە شەیتان لە توی کردێ برای بەڕێزم خوا کەسێک بیستە سەر میبەرێت جێی پێغەمبەری ڕابوەسی صلی الله علیه وسلم پاش 5-6 ساڵان 5-6 ساڵە چاوت لە کوڕی خۆت بیت دەچێتە جێی پێغەمبەر ڕادەوە صلی الله علیه وسلم دەڵێ با بیتە هەموو شتێک بەس نەبیتە مەلا لەبەرچی کەواتەوە پشتکردنە لە عیلم دەبێ هەموو ماڵێک دەبێ هەموو کەسێک دەبێ هەموو کەسێک بیر لەوەی بکاتەوە خوا ئەولادی دایتە ئەولادی خۆ لەبەر خوێندنی شەرعی دابنێ ئەگەر خوێندنی شەرعیش بە قسمەت نەبوو لە مەجالەکانی دیکە محاولە بکە کوڕەکەت بیتە عالیم شارەزاب بی تێگەیشتی بی تەخەسوسێکی وەرگری ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتوڵڵاهی عەلەیهی گەنجێکی جوانی دیت بە دەیگوت چ دەزانی چیشی دەزانی ئەگەر بیگوت با هیچ دەیگوت لەبەر چاوانم کەتی معقولە گەنجێکی صاحب چارشانەی گەنجی ڕێکپێک ئەو قووەتە جوانە تەبی هیچ نەزانی لە ژیان کەواتە خۆشەویستان و بەڕێزانم ئەگەر عیلم نەبوو حەضارەتێکی گەورەش دابمەزرێنی هیچ ئیستیفادەی نابی چێ دەزانین مەغۆلەکان چەند ساڵ حکمیان کرد هەموو قووەتی مەغۆلەکان 120 کوڕەی زەویان داگیر کرد لە 90 ساری حەضارەتەکان تێنەپەڕی لەبەرەوەی دۆستی عیلمی نەبوون دژمنی عیلمی بوون عولەمان نەبوون عولەمانە کوشتن خەڵکیان نەکوشت بەس بگرەوە بکوژە بوو هەمووی نەگەیشتە قەڕنێکی وها لە باریەک چوون هەر ئەسڵ و ئەساسیان نەما جا شتێکشتان پێ برێم هەر کەسێک کرد چاو لەوام کە بە زەبر و قووەت بیەوێ بژی وها لە باریەک دەتە دەرێ بە حەیاتی خۆی چاوی وەسەر کورسێکی ناکەوێتەوە بە حەیاتی خۆ ڕێز و احترامی لەناو کەسێکی نامینی زەبر و زەنگ چییە عیلم ئەساسە تۆ بە عیلم پێش بکەوی کەواتە مهندس يبني حجرا وأما المعلم يبني بشرا مهم ببيا معلم خلشي دروس كي بإذن إخوائي جورا ليش بيغمبر فرمي صلى الله عليه وسلم خيركم من تعلم القرآن وعلمه علم تون دستكوي علم او گەنجە جوانانە لەوانەیە برن مامۆستا من پێم خۆشە ئەبوو عەلای مەودودی دانیشت بوو لە محاضەڕی مامۆستا گوتی خەڵچینە فکر و بیر و باوەڕی سەلەفی صالح بزر بوو نەما خۆزگە گەنجێک هەستا بە ئەو دینەی جوان زیندی کردباوە لە دڵی خۆی بڕیاردا گوتی بە ئیزنی خوای دەبێ ئەم ببمە ئەو کەسە دەستی پێکرد بۆ ئەو ئەبوو عەلای مەودودیە کتێبەکەی دانا الله يتجلى في عصر العلم ئێستا لە هەموو دنیا براوە کتێبەکانی ئەبوو عەلای مەودودی هەموو ئەوانەی شارەزانە بۆ مەدرسەیەک لە بۆ خەڵکی وەسەتی موسڵمانی ڕێکپێک ئەوانەی بیانەوێ بخوێنن دەبێ سەفەر بکەن دەبێ هەست بە فەقیری بکەن دەبێ هەست بە برسێتی بکەن دەبێ نیوە شەوان نەخەون دەبێ هەندێک خەوی خۆ بە قوربانکەن دەبێ بگەڕێن بسوڕێن هەتا بنە پیاوی چاک و بنە پیاوی عالم کەواتە خۆشەویستان و بەڕێزانم مشکلەتی دیکەی مسلمانان ئەوێ مەجموعەی گەنجی جوان پەیدا بوون لە کرێت و دانیشتیات و هیچ هەست پێ ناکەی ئەتوی پێ کافری دڵەوە ئەتوو کافری جەوەرە باشە برای بەڕێزم ئەمە لەبەر کافرم دەرێ لەبەرەوەی مەثەلاً ئەتوو ئەو سیفەتە هەیە دەوەرە برا بە دلیل پێم بسەلمینە ئەمن مادەم کافرم با بمە موسڵمان ئەمن یەک پرسیار لەو بەڕێزانە دەکەم کە دەڵێن خەڵکی بە ئاسانی کافر دەکەن نوێژە لە زۆر سەتەنۆتی مامۆستایان ناکەن دەڵێم یەک پرسیارە لێ دەکەم کافر بەس دەبیتە موسڵمان کافر بۆی دەبیتە موسڵمان بڵێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وأشهد أن محمد رسول الله کابرەوە شادەی دینی ئەگەر شتێکیشی کردبی بەلای تۆ کوفر شادەی نا بۆ موسڵمان گەنجێک لە تورکیای مستەشاری سەرۆکوەزیرانی تورکیای جارێکی لە ئەستەمبول بەوەی گوت دەیگۆ گەنجێک هات بۆ لای مامۆستاچی گوتی مامۆستا ئەمە مەجموعەتین بە تەمانی ئینقیلابەکی بکەین ئەو دەوڵەتە بەڕاستی دەوڵەتە علمادی و بێدین و کافر ئەمانەوەی بیر ڕوخینینەوە خزمەتی ئیسلام ناکە گوتیمش گوت مامۆستاکەش گوتی وەڵامیش لە گەرەنگەوە دێم باش گوتی بەس زەحمەت نەبی تورکیا زان چەند محافەزەیە چەند ویلایەتە
قوتي نانزاني قوتي هشتاويك محافظة هشتاويك ولايته هشتاويك محافظم لو حاضر كلو أجي انقلاب كر همان أو جندلو بدين وعلمانيا ندانن إنه عندك بيعي مسلمان دابنين بيعي بتقوى بنهم عالم بالأخواترز من دزينا كان هشتاويك كسم لو حاضر كان وهر محافظة كش ممكن دو قضاء سي قضاء هبي هر قضاء كش دي بقايم قامة شي هبي قوتم زحمة النبي نسكي 2000 قايم قام شم بيست أو 2000 كسر شملو حاضر كريك بي باوانش دابنيم لسر كرسي قايم قامتي وهر قايم قاميته كش لواني تسار بينز ناحية هبي 3000 مدير ناحية شملو حاضر كلو عيني أما همانش تجاران دوباره نكينوا وتن مدرسش هنا لولاتي وتن زانكو هنا لو همو لو يبنى سرو زانكو لو أو هشتاك محافظة هريشي بينشش زانكو اللي أوان شملو حاضر كا قلت ما مستعمل بخو هشت كسي هشت كاس قلت براي برزم أنقول بتمانى بهشت كسان بس إن دولته شي بروخينن كستان بديل نبي تدقن لقصي من مقصد وسيا أو أنا زور تندن أو أنا زور عن حزل دين دارية أو أنا درين أنقول هسنينا أو صحوة إسلامية هيتينا كدي أو ما همش تكمان في ذكري زحمة نبي أمن أو دولته تسليمي تبكم تستهيا شيت هي دايبني أتود بتزماوري شي إيمان داري لأخواترس توبي كربي علمي شرعي خوين دبي أو ذا قبولي أو يبي خلقي شي مسلمان لسه سري بيتحاكم وهذا زانن أو ترشي استدي بينن لقوتري كاتي كابراي شي مسلماناتي حكميكا هيش نويري بناوي إسلاماتي حكمي بكا همو أو مدرسان إمام مستان نورسي رحمة إخوائي لبي أو مدرسان شو روج ليل نهار درس خوين إيشكن أو هم إيفا أو هم مشتا لو خلق شامبيجي عندي لو أو خلق سبيني دنق بدا لو أو خلق سبيني مسلمان بمسلمان شي رازي بينك علماني شي بيني لاعيبة شي توباني بيني بكسروا شغلاتي يعني جماعتي دانس ورقصي حاشا بيني بكسروا شغلاتي دبي خلق كتابي الأخواري كوات خش يستانوا برزانهم هم مشتاق التي دس بيكا لو أسرة وعائلة خود داخل بزانين شيت حاضر كده لماره لو أويس بين لنا أو عائلة كسي كبقيادة أو خلقان بكو قيادة مسلمانان بكا لزماني پیغمبر داود پیش پیغمبر داود السلام خواه لسربي بتنشتشي خواه جور ديني خواه هلستان دوا يكن رائد وقائد شي جوري وش حضرت طالوت پیدا بو عقلاء وجهاي همو كوكر نوا وهروها ترس لدليان دانا بو او ذاتون برامبر جالوت راوستان وعلاجي اوانش هموي خواي جور القرآن فرمي فلولا إذ جاءهم بأسنا تضرعوا ولكن قست قلوبهم وزين لهم الشيطان ما كانوا يعملون فرمي خواي جور فرمي اگر كمن پیغمبرم ناردن كمن پیغمبرم لبو او قومان ناردن كلا ديني خوان لا داوا بجي پیغمبران يعني كلبا بلا لابانو لخواي بتر سابانا خواي جورا فرمي اميش اوانم هلستانو بلام تيان كد اهمو پیغمبر شان لبو هاتن بنو اسرائيل كان دليان زياتر رقبو لغير هاتني پیغمبران هندك كسي سبحان الله هرتس هندي نصيحتي بكذا اللي راكتر دبي بنا بخواي جورا خواي جورا فرمي قصد قلوبهم وزين لهم الشيطان اعمالهم شيطان اشتيلو رازان دوا نيو شوان لزياتي نستني لو يكردا فيسبوك ولو يكردا تي بيدرن تويتر و تيك توك او نوع اشتاني لزياتي عبادتي او اشتاني له لزيدانان حتى والها دليان او نضرقبو بونا دجمني يقدي بونا دجمني خواي جورا بونا دجمني پیغمبران سلامي خوان سبي بنا بخواي جورا كواتا خوش يستانو برزانم هندك مقومات زور بكرتي بيتان دريم اگر خلقانك لواني بري ما مستا او امن اصلاح عائلي خوم كرت توبشم كرت اولادي خوش منار دخويني علماش بيدابون ادي كودرقتي او دولة قورانا دين او اسلامك وهلاستي توا تماشي وعد كان اخواي جورك يا كم اخواي جور فرمي ان الله يدافع عن الذين امنوا خوا دفاع يدك كسك خداي شي هبه منتي شي هي ومن يتوكل على الله فهو حسبه خوا بس تخوا برسيارك هر يكل ايود دعوت بكري لله سروشي دولتش بلين استاتو دتسيا تركيا سروشي دولتي اتوي دعوت كردي كاتو بزاني سروشي دولت شخصي خوي اتوي دعوت كرديا يعني معيتي وتلقلا او تلقلا خميسته لنا تركيا كاسوري وقري لو انا واقايلني بهندك بشكش دي بلا مرتاحي اديس تشبيه نبي والله المثل الاعلى اتو خوايك لقردابي كخدايس همو السروك وهمو ده صلاه كان دنيايا دنيا وآخرة هم ودستويا أتوك أخوات هبي جل جلاله خمستا كوات أخوت إصلاحك وعلمش دوابك وأوسر كوتنا زور نزيك كتو تساور ريدكي دوام خواي يورا فرمي ثم ننجي رسولنا والذين آمنوا كذلك حقا علينا ننجي المؤمن خوا فرمي جل جلاله حقا لسرمن كردومة قرز لسرخو مسلمان رزقار إيمان دار رزقار كم نافر مسلمان فرمي إيمان دار
كتوبت كر هدي تقوى عبادة البرز بو جيشت درجة إيمان وإحسان أو ذا خداي جورا وعدت بيدا وعدي سركوتن بيدا دا و هبوني بيغمبر صلى الله عليه وسلم خايف جورا وما كان الله معذبهم وأنت فيهم ما دام محمد لنا وصلى الله عليه وسلم تسبى وفاة كردي حديث كانوا لنا وبي تسبى زندش كبيغمبر صلى الله عليه وسلم خايف جورا توشي عذابك ثناك هم مفع ببنوا وخايف أو قرآن بيروزشتان هيك كاتواني قيادهم عالم بك إن هذا القرآن يهدي للتي هي أقوم وصدق كردن ودعاء كردن وأمر بتاكا نهي لخرابة قد خواي جورا نخيزانا شي ليك هروشيني توا نملتا شي ليك هروشيني توا نديني هيت كسي شي دبا حتى إنسانا كبن أمر بتاكا بكن نهي لخرابة بكن وما كان ربك ليهلك القرى بظلم وأهلها مصلحون وخواي جورا لكوتاي خواي جورا فرمي وتلك القرى أهلكناهم لما ظلموا وجعلنا لمهلكهم موعدا أجر خوتان لظالمان دور نكنوا أجر أوي قوتم لتوبة وعبادة عبادة إخوائي جورنا كان أو إخوائي رب العالمين عقوبتان ددا وكاتت شدانا ولا بو هلاشي همو ملة كان كوات لكو تايدا برزان وخوشيستان توكو سركردايتي مسلمانان لهمو دنياي دبي لاب كانوا يعني أوريب دنوا لعلماء تساق لقريان دابلي شنو برسيان بيبكن باش إصلاحي خويان وهروها إعدادي نفسي مانها بهممان شيء لأيوا تسوت الرياضي بس لو جسمي بقوت بي لو اگر خواي جور روجك داهات لسري واجب كل بتستغزا لبينا خواي تسو الرياضي كرديا شيء لأيوا فكري لو كردي تو الروجانا دخيلة هبي لماري عندك باري دابني لو أو روجي كوا مسلمانان بيوستيان بباري توا خلق باري خركتو له تعزيي باري خركتو له نخوشي باري خركتو له عرض وعقار كريني أتو دبي دخيلة كتهبي لجاني خود أو دخيلة قد 250 يكش بلا حفتي زارج 250 اللي زيادة نيدي من دالي خود لنا يداني لو روجة شي كإسلام بيوستي بو باري بي يعني تشأتو بيوست بين خدمتي أو ديني بكي لو روجي محتاجي باري بي أو باري خاص بي لبو أوي كابرايك 15 سالة باري لسريك دانا بو هتا تسبو عمري 15 سالان هاد ولكن قبري بيغمبري دقريا صلى الله عليه وسلم بقري أو خلق ديان قلت كراتو لو دقريا دي قلت أمن 15 سالة دخيلة كم قرتيا ناوي محمدي كري عبد الله كري عبد المطلب يجبو دايقو مرقم بو بسري لبيغمبري دم صلى الله عليه وسلم لبن قبري بيغمبري هالناس صلى الله عليه وسلم شرطة ديانقو كاكا زايزني لير دايقو كاكا قوم اللي نابارمو امن هاتي ما لير 15 سالي ركا امن باريخ ركمو حتى هاتي ما قيشتي ما خزمت بيغمبري صلى الله عليه وسلم هاريك اللي ايما اقو هدفت لجاني خدانا نابي دخيلة شداني وكو بارو مال وكو جسم طاقت مستعد بي لبو روجك اقديني خواي بيستي بتوبي أتو أكوي الزمني منافقا بنا بخواي جورا بنص حديث بيغمبر صلى الله عليه وسلم بيغمبر فرمي صلى الله عليه وسلم من مات هركسك بمري ولم يغزو غزاينا كربي ولم يحدث نفسه بالغزو ونية شي نبي وبهيت أما ذكاري شي نفسيا نجسديا نماليا لخويل حاضر نكربي مات على شعبة من النفاق لسنيوي منافقات يمري أدي باشا برسيارك أمن أوام نكرديا أجا كردم هيج جهادشم نكر هيج غزاشم نكر كرنتسو ما حد عمرم نكر أو بارش ماو أمن ماموا بيغمر أفرمي صلى الله عليه وسلم هركسي شي نيتي هبي خدمتي أو ديني بكا جهد بكا لبينا خوي غزاي بكا جهاد بكا دعوي بكا أجر لسرجي جاي خوي بمري بشهيد حسابه لكن خوي جورا ولو مات على فراشه هركسك بدلوا يدرون دعاء قبل خوي الشهيدين بقسمتكي بدل وبري اگر بمري لسر فراشي خوي لسر دوشتي خوي بمري لمالي خوي پیغمبر فرمي صلى الله عليه وسلم او انسانا لديواني خوي جورا لميدان قيامته لقر شهيدان حسابه سبحان الله ليس لفي صالح فرمن قد يكون نية الرجل خير من عمله زورزع نيتي إنساني لعمل إنساني قورترا لو أمن إستا عملكم هيد أتم خير شكم ممكن لنا وخير كدنا كي من دقا نيتي من حظي نفس شمبيدابي ممكن الرياء تقدابي بلام أجا نيتم هبي بيكم بس بارم نبي لكن خواي جور نيتكم لون وسلا نية هيت ريايتي داني سبحان الله كوات الزور زار نيتي إنساني قلق باش ترى لعمل إنسان كوات خوش يستانو برزانم عبد الله كوري إمامي أحمد كوري أحمد بن حنبل رضا رحمة خوالي بفرمي بابا نصيحتكم ليبك تشوك إمام أحمد علماء فرمون هزار حديثي لبربوه يعني 1,000,000 حديثي لبربوه يكسناتي تسر أو عرضي هندي إمامي أحمد حديثي بيغمبر لبربوه صلى الله عليه وسلم إمامي أهل السنة باتفاق هم علماء إمامي هم علماء الحديث فرمي بابا يك نصيحة ليبك لو دنياي
زياترنا فرمي إنما أعظك بواحدة يا كلمة في دلم دائما نيتد لسر خيري بي دائما نيتد لسر ساكي بي فضيل كري عياض قوري تابعيان أفرمي سلفي صالح يان أصحاب كان لبر أوي زور قورة نبون لكن خواي قورة زور نيجان كلبي زور روجان كلبي لبر دوش تا زور قورة بلكن خواي قورة يقدل يان سلامة بو لحسادت لحقد لقماني خراب لرقلي بونوا لا تماشا كردني خلشي بتساوي قسكو لتكبروا لو أنا دليان سلامة بو يك دوهم خوان لشتي خلشي هرنا قلطان يعني ناسنا مشكلة خلشي شكا بيغمبر فرمي صلى الله عليه وسلم من حسن إسلام المرء تركه ما لا يعني بتايبتي خشكاني برز أري ود بسندي كري أري ود كنجي كري أري ود لوتس كري أري أو خاني ولوس دروس كري أري أو جنا ولوتسي ناري ولوس برد كرة تشيش بيدا خشكم تعلاقة بيدا هي ذا بياوش هي عيني أو صفتي هي تدخلي حمو شيء خلشيكا أو دو صفتان نتان قد لبيرنته و شعارك ما نبي لجياني خو عودة ودعوة قرانوا وبانقواز شكا إسلامي كم زاد بيتي بقي دعاء لسر خو تطبيق بكي دعاء بانقوازي لو كلنا خلشي يا ربي خويا لو خاطري ناود جوانا كانت صفات برزة كانت لت أبارنو يا أرحم الراحمين يا أكرم الأكرمين ببيع عذابي بهشتي فردوسي أعلاما بقسمت بكي شون لي ركود كردينة ولا فردوسي أعلى لجير سيبري دار كان لليواري الربار كان كومام كيتوا يا ربي خويا ببينا أداتي قدري تو بوسر خصني أو ديني بخاطري عظمته قوري خود يا ربي خويا حفظي أو كتابة ما بقسمت ببي وبتواني عمل بكتابي توكن يا رب العالمين يا ربي خويا أولاد كان ما صالح بكي وسلامت بكي ومحفوظ يان بكي لفتني ظاهر وباطن يا ربي خداي هم لا يكمان موفق بكي لما تحبه وترضاه يا ربي خدا أو شونك ليكو بني توا أو برابر رزخو شويستاني إيمي عن دعوة كلو إيوي عن دعوة كدوا خدا دعوتي عن كي لفردوسي أعلى يا رب العالمين بسر برزي دنيا وقيامة بجين هم لا يكمان وصلى الله على سيدنا محمد والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله.